هاتم هاتم وسر خوشی هاتم ئەوە چییە و هەموو تەبتەبە و وەڵڵا من ناتوانێکی غەڵەت کورە باخار دەمەتانیان گرتیمە وەڵڵا نام غەڵەت نیمە بەخوای ئەماری خۆمانە ئەوەتە نازدار حەیرانی من ئەوە چییە دڵم وەستا دلێر بەچ پێکەنی ئەوە کادا هاتوویتەتەوە لۆ ئەتوو بەس پێم برێەوە چییە و هەموو دەبدەبە جوانە و شتە جوانانە تۆ بە منەڵێ ئەمە چییە؟ تۆ ئەمڕۆ بیر نییە؟ ئەمڕۆ بابای تۆ بیرم نییە هەیان ئەمڕۆ برادەرێکی عەزیزم گەڕابوویەوە لەگەڵی چووین یەک قاپ ئارەقمان خواردەوە ئەمری خۆت و برادەر و ئارەقەکەش نەمێنێ باشە ئەمڕۆ ڕۆژی چییە دلێر؟ ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە خاوەن خانوو لە ماڵەوە دەری کردین ملی خۆت و خاوەن خانووش بشکێ ئەمڕۆ چ ڕۆژێکە دلێر؟ چەند ڕۆژە تۆ منێ هێمال کردی و ماقول ئەمڕۆ بیر نەبێ دلێر؟ ئەخر بیرمە بیر ئەوڕۆ 32 مانگە هەی هاوار دلێر ئەم شەو چی لێ هاتووە؟ مانگ وا 32 هەیە ئەزانم دەتۆ لێم بگەڕێ هەیان من ئەزانم شتێکە پەیوەندی بە خۆم خۆتەوە هەیە؟ بەڵێ ئەیا فەرین تاوا کرە با بەخۆ من مەزبوط بەینی من و وایە خۆمەوە بەینی من و تۆ بەینی من و تۆ نەبوو بێدەنگ بە گۆرانیەکەم لەبەر چاوکەوە بێدەنگ بە باشە؟ ئەمڕۆ ئەمڕۆ سەری مانگە و حکومە دوو معاشمان قەرزارە چۆنم زانی من حکومەت نیم دلێر ئەمڕۆ چییە؟ ئەمڕۆدا ئەزانم ڕاو بەڵێ ئەمڕۆ چییە؟ بەبیرم هاتەوە تۆ بۆ خۆت وا لە منەکەی ئەمڕۆ بڕیار بوو ماڵی دایکت داوەتکەین و پارەمان نەوە داوەتیان بکەین واز لە ماڵی دایکم بێنە تۆ چەندێکە منێ هێمال کردو ئەمڕۆ ساڵیاد یاوسەرگیریمانە ساڵیاد یاوسەرگیری ئەمڕۆ هەر نەمزانی چی هەیە